چەند ڕۆژێک لەمەوبەر کەناڵی ڕوودا و راپۆرتەکی لەسەر مسیار بڵاو کردو کە مەلای قۆڵی 6 ژنی بڕیە بە ناوی ئاینەوە لە گەریانی ڕابواردێ دوای ئێمالیشی بەدیشی هێشتینە تا ئەنەوە بابەتەکە تاوانە ینی ئەوەی فازل میرانی دیکە ئەوەی مەسوولە شکە دیکە لە پەنای بە ناوی کوردایەتی یام بەهرچ ناوێکەوە هەمان شتە و ئەوە قێزەوەنتریشە برادران ئەوە وەکۆ نییە ئافرەتەیە لێرە فعلان ڕەنگی لەگە 100 پیاوی ڕابواردی بەس بە ئارەزوومەندی خۆی بە هوشیاری خۆیەوە نەک لە پەنای شەرعەوە ڕێگای پێ بدرێت و مەسەن لێرە هیچ ئەوەک نییە مناڵم لێرە بەهشتا بەس لێرە شت ئارەزوومەندانەیە و لە پەنای کەنیسەی نایکە و ئەوانەی دەیکەن ئەندە پیاوی کەنیسە هەن نێربازی دەکەن هەمیان دەگرن بە هەر حاڵ بێمەوە سەر ئەوەی دەنگدانەوەیکی نازانم یان بڵێم وا چۆن بوو بەس کە ئێمە ئیسارەمان کرد ناوی کەسەکەمان گوت بە دوا چونم کرد بڕوا بکەم لە خۆڕەوە نارێم وتیان ئەوەیە ئەم بەراوردمان کرد لەگەڵ ینی برادری تر 45 ساڵ ئەو ئەڵێ من 45 نیمە پێم گوۆی چەندی کەمەک لە 45 کەمترە ینی چییە شەڵ نییە پایشکاوە 84 44 سێ مناڵی هەیە پۆپیلارە لە سوسیال میدیا ئەوە یەک دوو ڕوودا و پەیوەندی پێکردیە ئەو لە راپۆرتەکەی هەیە سیرکە ئەڵێ پەیوەندیمان پێکرد ئامادە نەبوو لەو بارەوە قسە بکە بەخۆی بدایەت گوتیە من هیچ لێ دوانم لۆ ڕوودا نەدایە قسەم لەگەڵیان نەکردیا دوای ئەو ئەڵێنە قسەم کرد بە خۆتان ئەو دوو دەنگەمان هەردوو لۆ بڵاو کردەوە چاوان ئەوی ئەگەر یەکێک فرد فێڵ بکە درۆ بکە ئەوا لەی کەشف دەبێت شتەکان ڕاست دەرناسێ برادران لە تەک ئەوەش لە تەکەوش ئەو تەریقی ئیسلام داینایە لە بۆ عیلاج احتراف پێکردن گەلک ئیزعاجە ببورن یعنی مەسەنا دەرێت 4 شاهید ببینی بە چاوی خۆی ئەوە براکەم ئەوە لە چێ دەبیندرێتن کە لە کاتێکدا ئەوە بە دەستی دوو جوابی لۆ ناردیە بە دەستی دوو جوابی لۆ ناردیە کە ئەمن تەواو ئەتون تەلاقدا چییە؟ سەعات نوێک لەگەری بوو مارەی کرد تەلاقیدا ئەوە گەوادی خانە و قەحپەخانەیە یعنی من پرسیتم بڕوا بکەن چەند مەلایەک ئەو ڕۆژ پەیوەندیان کرد کەم سوپاسیان دەکەم هەموو لە پەرۆشیتیان هەموو لە ئەوەیانە بەڵام داوا دەکەم لێرە چێ بەرپرسە لە مەلاکە لەوانەی کە دەتوانن ڕێ بگرن لەوەی بە فتووە کەم نازەمیشتی زانایانیان هەیە یا مەلاکانم حەقە ئەوەی فەزا بکەن ئەو دیاردەیە چکۆوی وە دەکرێتەوە لە ژنی مسلمانی نەکبەت دەکرێت کەس نەڵێ وەڵی ژنەوە بە خۆی پێخۆش ڕنگ بیهانیان بن پێیان خۆش بەس زۆر بەشیان بەو فێڵە ئیقناعیان دەکرد چکە گوتە شەرع ڕێگایدایە جائیزە ئیتر تەواو ئەو ژنە تەسلیم دەبیت ئەوقی شل دەبی نەکەر ئەوە کاکە پیاوی کوردی شەرقی شوا بووە شەرق لەبەر ئەوەی مارە بەجاش خۆ لە فلیمی عادلی مامی شەمومان دیتمان وەریە کە ما ئەو دەورەی دەدیت کابرا بەدەستی خۆی تووڕە دەبی لە ژنەکەی زیاد تەلاقی داوە تووڕە بووە انفعالی کردێ دەوێ بیهینتەوە دەوی چی شەوەک بەدەستی خۆی لە بۆ کابراایکی ببات هەتا سبێنە سواری بیسبێنە بچی وەری بگرتەوە یعنی ڕێگا پێدراوە بۆیە مەسەلەکە هەر ژنەکە نییە مەسەلە عەقڵیەتەکەیە دەبی ئەو عەقڵیەتە پێبری بابە ئەوە گەوادیە ئەوە قەحپەخانەیە ئەوە ڕابواردنە ئەوە هۆکارەکە دیدیتیانەوە لە پەنای هەندێک غەریزە سکسەکانی خۆیان پێ بەتاڵ دەکەن قبول نەکەن ژنی کوردوای مامەڵە لەگە بکرێ ئێمە لەو ڕوانگەیە ئەوە هەر یەک مەلانی حوسێن گردە چاڵی نییە دەیان مەلا و کارانە دەگەن دەبی ڕسوایان بکەن دیاردەکە ڕسوا بکەم هیچ چێژم لەگە کەس نییە بەڵام کێشەکە دیاردەکەی قێزەوەنە بێگومان کە هەردووسێک دەتەقێنیەوە باز دەکەی برادران بدایەتەکەی انفعال دەبی تووڕە بوون دەبی ئەوجە خاستن بەشێک لەو گەنجە ئیسلامیانە کەویان پفداینە ئەوەی قسەی کرد ئەوە کافرە ئەوە ملعیدا تا ئەن ئاەتی هینایەوە لە ناو کۆمنتەکان ئەگەر یەکێک بڕوای بەدین نەبوو قسەی ڕاستیش بوو دەبی لێی نەکردرێ پژگیری برا مسلمانەکەی بکرێ قوربە سەرت یعنی چ باوەڕەکە کە ئەو تعبیریان پێ دەربڕە دیار ئەوانەی ئەو بڕوانەیە چکو لە ناو ئیسلام هەر یەکە و تەفسیری خۆی هەیە ئیتر دنیایەک تەشجوێن کە من دڵنیام گەورە بن یان لە ئایندا چکۆم شتەشی بدایەت وایە ئەتو ببینە ژیانی زۆربەی ئەو کەسانێک کە شتی نوێیان تەڕاکردیە دەربە دەردەکرێن ئازار دەدرێن تەوین دەگرێن دوای ئەو هەر ئەوان دەبنەوە بڕوان پێ بکەن ئەو شەڕەش ئەمن فشەم پێیدی دەیان کێی وامان دیتە ڕسوای ئەو دیاردەیە دەکەین
تاوەکو تاوان کەس ناتوانێت دەرەقەتی جنس و پارە بێ کەس بەم هزار کەسی وەکو مەش شەفرش بکە ناتوانانی بەس پێت دەکرێت ڕسوای بکەی کەمی بکەوە شەرمەزاریان بکەی ئەو مەلایانەی مسیار دەکەن ئەو مەلایانی مسیار دەکەن دەتوانن بترسن کاکە شتەکەی لە پشتیان ڕسویان دەگە هەر ئەوەمان پێ دەکرێ ها قانونێک دەربچی ئەوە بکەن مەسەڵەن بیانگرن ئەزیەتیان بدەن ببتە تاوان ئیکاچی خۆ مەڵاوە تاوانە ئەوە زۆر لەو قرارەی ئەو خەتەرترەکە کە مەسەڵەن لە پەرلەمانی عێراق دوێنێ دەرچوو لەبەر ئەوەی بە ناوی دینەوە دێ بەرژنەکی نگبەتی ئەوە ڕادەبوێری دەرێوەرە شەرع ڕێگای پێدایە بێمە سەر ئەوەی جگەلەوەی برادران جگەلەوەی دەڵێ 45 ساڵ 45 نزیک ئەو دەڵێ نەم 45 نیمە چەندە برادران 44 یعنی شەل نییە پایشکاوە سێ منداڵی هەیە سێ منداڵی هەیە پۆپولارە لە سوسیال میدیای لە هەولێرێ چەند مەلا پۆپولارن لە سوسیال میدیای لە هەولێرە بڕۆ پرسن دەبێ یەکەچیان پی لە هەموو ئەوی گرنگتر لە راپۆرتەکە بە ئاشکاڵی پەیوەندیمان پێکرد ئامادە نەبوو لێ دوام بدە لەو بارەوە بڕۆن سەیری ئاخر پەرەگرافی بکەن کاتشم ئەوەل جا گوتی مطلقاً ڕوودا و پەیوەندی بە من نەکرد دوای ئەوە دانی پێدانا وتی پەیوەندی چکو یەکێک ئەگە درۆ بکە شتەکەی ناڕاستبی ببورن شتەکەی ناڕاستبی ئاوە خەلەل لە شرێ دەبیندرێتەوە لە سەروی هەر هەموو ئەوانەوە برادران مۆزوعەکەی جگەلەوەی هەر یەکسەر هات کردی شەڕی کافر و ئیسلام شوعی وەک ئەوەی شوعی بوون تاوان بی من بەڕاشکاوی لێرە بڵێ من شوعی نیم هەموو ئەو هاوڕێیان دەزانن ڕۆژێک لە ڕۆژان ئەندامیان نەبوویمە بەڵام هاوڕێ من برادەر من و وتیشم ساڵێک لە تەلەڤیزیۆنەکان ئیشم کردیەوە کەسێکی سەر بەخۆ بە شوعیەکان نمونەی مرۆڤی جوان بوونە برادران کەس مزایدە نەکە باب و باپیری زۆر بەمان شوعی بوونە یعنی وەخت خۆی ئەزبی شوعی ئەوە ڕۆژەکە لی دەدا بۆیە هەر دێ و دەڕوە باب و باپیری زۆر بەمان شوعی بوونە متەدەینیش بوونە متەدەینیش بوونە زۆربەی شێخ و مەلاکان و ئەوانە فکری شوعیەت نایتە کوردستان و لەو عێراقەی یعنی 1 ملیۆن کەس لە بەغدا هاتە سەجادە خۆ هیچ کافر نەبووە براکەم بە قوربان بەو حەجمەیە کە دەتانەوێت ئەو وێنەیە پیشاندا ئەجا ئەوانە یعنی لە بۆ ئەوەم نییە شوعیەکان دژی بەعز بوونە دژی نائەدالەتی بوونە دەیان داستان تێکوشانی چیە دەتانەیە بەونەوە ئەوە بکەن بڵێ ئەوەیە کاکە هەموو ئەو مەلایانەی ئەو نوع ئەمەلایانی ئەوە هجومی سەرفەگەری شوعی دەگەن هیچیان نەکردیە لە پێناوی ئازادی و دادپەروەری لە بۆ ئەو خەڵکی ئەو ئەوان دژی بەعز سەدان داستان تێکوشان بەڵام لەگەڵەوەشە من هەو نیمە لۆ تۆمەتەی کردیە ئەو شەڕەیە لە سەروی هەر هەموو ئەوانە هاوڕێیان من تاوانەکەم نەکردبی تاوانەکەم نەکرد لۆ دەترسێم لە لەقاکە دەچم لە دوور چاویان دەچەقم لۆ لە 6,000 بەس پەیوەندی بەو سێن مسیارە دەگرێ لۆ لە 6,000 بەس پەیوەندی بەو دەکرێت ئەو تۆمەت بعد دەکرێت بە پێی برادران ئەو دو سێ کەسەی لە ناو ڕوودا قسەیان کردی من بەرپرسمەوەی هەموو ناویان گوتیە من هەرەوەندە دەتوانم بڵێم ئەو سیفەتانە بڕۆن لێک بدەنەوە لەوی لە هەمووان زیاتر متابەقتر دەبیستن لە سەروی هەموو منداڵەشی بچوو کە کەت نەک دەکە قەت نایە بڵێ ئەمن هەوم قەت نایە قەت چاوەڕێ مەکەن هیچ مەلایەک وجدانی بجوڵێ بڵێ ئەمن ئەوم کردیا لە سەروی هەر هەموو ئەوەش بزانن ئەو دیاردە قێزەوەنا ئەوەکەی لە سەلاکت هاتە سەر ئەوەی ئەوە بۆ شەڕی کافر و ئیسلام یعنی دامانە کاکە کابرایە کافرە قسەشی وای کرد دژی ئەو دیار ئەگو نابی دژی ئەو مەلایە بوەستنەوە کە ئەوە قۆڵی ژن دەبڕیتن یعنی یان دەبی بڵێ ئەوە شەڕی کافر و ئیسلامە لە کاتێک دەلو کافرین کاکەم گوت چن نوێنەری خوددان چن یعنی دێن تاقیق ئەوە شتەکە لە هەموو کەسێک ڕەبتە لە منە خۆی و خودای خۆی و قەبری پێویست ناکە ئەنگۆ بێن ئەوە بن بە هەر حاڵ برادران من هەر ئەوەندە دەڵێم پەیوەندی زۆر بە من دەکرێت من لە ساو کەیسە ڕادۆست مسیار یادەیەکی قێزەوەنا شێوەیەکە لە قەحپە و گەوادی خانە وەکو 4-5 مەلا بڕوا بکەن لەو 3-4 ڕۆژێ پەیوەندیان بە من کردیە هەموو دەڵێن ئەوە زینایەکی نهێنیە لە دینی ئیسلام ڕێگا پێدراونیە لە سعودیا کرێ وەلی ئەمر دەچیتن ئەوە بەبێ وەلی ئەمری شویان لێ دەکەن ئەڵێن ژنەکە بێ شایدی بدە و ڤیدیۆ کوربابە بە قوربان بێ ویژدانینە چێ دەوێری بچیتن بستە دادکە بستە کنێچێتی زانانیش لی کەشفی کە ئەو ژنە چووە لەگە پیاوەکی ڕای بواردیە بچما ماڵی بابی بزان نایکوشن یعنی هەندێکشت ئینسانیەتتان پێدابی یان ئێمە بێن سەر چاوەکانی خۆمان کرد گرنگ چاوەڕێ مەکەن هیچ مەلایەک بێ بڵێ ئەوە ئەمن کردیتم بەڵام ئەمن شتەکەم نەکردی دەچمە دوور چاوی ڕوودا
ڕاستی ئەوەش بابچی خۆی لەگەر ئەو بەرنامەی ڕوودا و لقا بکە بەرنمەکەی ئەوە کچەکە ئازام ناوی پەیامە بابچی لەگەوی لقا بکە ئەگەر سقی بەخۆ هەیە گرنگ چاوەڕێ مەکەن کەس بێدان بەو تاوانەکە بندرێ و ئەو دیاردەهەیە دەبی هەموو ماقەزەوەنیکەین ئەو مەلایانەی دەیکەن من ناڵێم هەموو مەلایەکە 100 بارە نانا زۆربەی مەلاکان قسەیان لەگە من کردبی وتیان ئەو زینایە و کەس مەلا جورئەت ناکە بڵێ تەئید بکات کاتە چۆش